بەڵێ برزن عێراق هیچ جۆرە سەقامگیریەکی تێدا نییە، نە ئابووری، نە سیاسی، نە ئەمنی، نە سەربازی، بەڵام وای وێنا دەکەن کە عێراق وڵاتێکە گورگ و مەڕ بەیەکەوە ئاو دەخۆنەوە و زۆر سەقامگیرە. ئەوە تا جگەر لە داواکردنی ئەوەی کە عێراق داوای دەکا هێزەکانی هاوپەیمانان بچنە دەرەوە، ئێستا بیان و با نەتەوەیە گرتوەکانیش دەگرێت دەیەوێت یۆنامی لە عێراق بچێتە دەرەوە. بۆچی ئەم کارە و لەم کاتەدا چی لە پشت ئەمەوەیە؟ ئەمانە کۆمەنەیە پرسن، ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لە بارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر بەسمە ئەوقاتی، شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. دکتۆر بەسمە شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆ دەزانی لە کاتێکدا عێراق هیچ جۆرە سەقامگیریەکی نییە، بۆچی داوای کۆتایی هاتنی کارەکانی یۆنامی دەکات؟ چی لە پشتدەمەوەیە؟ مساء الخير عليكم وشكرا شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. زۆر سپاس بۆ ئێوە. بە دڵنیاییەوە داواکەی حکوومەتی عێراقی بۆ ئەوەی نێردەینێتەوە یەکگرتوەکان یۆنامی یاخود ڕێکخراوی نێودەوڵەتی UN بە گشتی کارەکانی لە عێراق کۆتایی پێبهێنێت لە دوای 20 ساڵ ئەمە دووڕەهەندی هەیە. لەلایەک بەڵگێ و ئاماژەیە کە بۆ ئەوەی کە عێراق زۆرێک لە سەقامگیری بەخۆیەوە دەبینێت کە پێویستی بەوە نەماوە لایەنێکی سیاسی چاودێری کارەکانی بکات. بۆیە لە چوارچێوەی ئەو یادداشتە لێک تێگەیشتنەی کە حکوومەتی عێراقی لە ڕێگەی وەزیری دەرەوە پێشکەشی کردووە، ئاماژەی بەوە کردووە کە نەتەوەیە گرتوەکان لە ڕێگەی نێردەکەی یاخود ئێمە دوای 20 ساڵ و دوای بەڕێکردنی چەند حکوومەتێک بینیمانە کە زۆرێک لە چاکبوونەوە هەیە، جۆرێک لە ساڕژبوونەوەی سیاسی هەیە. من پێم وایە ئەمە بۆتەوە کاری دروستبوونی ئەو بڕواایی کە بوونی کاری ئابووری یاخود بوونی پرۆژەی و بەرهێنان و دروستکردنی ژێرخان و هاندانەکانی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بوونەتە هۆکار. ئەمە وای کردووە کە وێنەیەکی باش پیشان بدرێت لەو ڕووەوە. باش لەلایەکی دیکە ئەمە دەبێتە زۆرێک لە خۆپارێزی یاخۆ تەحەفوزکردن لەوەی کە هیچ لایەنێکی نێودەوڵەتی نامێنێت چاودێری لە عێراق بکات. بۆ نمونە ئەگەر هەڵبژاردن بکرێت کێ چاودێری دەکات؟ ئەمە بۆ خۆی شتێک بوو کە لە بەرژەوەندی عێراق هەژمار دەکرا یاخود بۆ حکوومەتێک بە دوای یەکەکاندا نەبوونی لایەنێکی نێودەوڵەتی لە بایەخی ئەم پشتگیریانە کەم دەکاتەوە. زۆر باشە. چاکە دکتۆر بەسمە، بۆ خۆت باش دەزانی ینی یۆنامی ڕۆڵی زۆر گەورەی لە عێراقدا گێڕاوە لە چارەسەرکردنی کێشەکان، لە کەمکردنەوەی گرژیەکان. باش ئەگەر یۆنامی خۆشتان ئاماژەتان بەوەدا سەرپەرشتی هەڵبژاردنەکانیشی کردووە، ئەگەر یۆنامی لە عێراق نەمێنێت چی ڕوو دەدات؟ گەرنتی چییە؟ عێراق زۆر ناسەقامگیرە، لە هیچ ڕوویەکەوە سەقامگیری نییە، کەواتە عێراق بەرەو کوێ دەچێت؟ پێویستە ئێمە ئەوەمان بەبیر بێت کە یۆنامی لە ماوەی ڕابردوودا کاری بەلەڕووی کردەوە شتێکی ئەو تۆی نەکردووە، واتە جموزۆڵی باشی نەبووە، بەڵکو بە گوێرەیەک مامەڵی کردووە وەکەوەی کە تەنیا چاودێری دۆخەکە بکات و ئەو کاریگەریەی نەبێت کە پێویستە هەیبێت. ئەگەرچی هەندێک سەرپێچی تۆمار کردەوە بەڵام هیچ ڕێکارێکی نەگرتووەتە بەر، بۆیە ئەمە هیچ پێشکەوتنێکمان نادات دەسواتە. شارێکی نێوخۆیی لە عێراقدا هەیە، هاوڵاتی عێراقی دەخوازێت کە سربەخۆ بێت لایەنێکی نێودەوڵەتی نەبێت، بڕیاری سیاسی عێراقی بەدەست بێت و چەند لایەنێکی هەرێمیش هەن. ئەمان داوایان هەیە بۆ حکوومەتی عێراقی ئێستا وەکو ئەوە وایە دەیەوێت هاوسەنگی بدۆزێتەوە لە بارودۆخێکدا، دەیەوێت کە هەر هاوسەنگی لە نێوان هەردوولادا ڕابگرێت، واتە داواکاری شەقام و ناوخۆی عێراقی جێبەجێ بکات و لە لایەکی دیکە زەمانەت بەلایەنی دەرەکی بدات کە ئەوەندە سەقامگیری هەیە وای لێ بکات کە ژینگەیەکی سەلامەت بێت. زۆر باشە. بەڵام دکتۆر بەسمە، سەرۆک وەزیران هەر ئەمڕۆ دەڵێ عێراق نوقمی گەندەڵی بووە، ئەوە جگە لە ناسەقامگیری سیاسی و ئابووری و هەڕەشەی داعش و هەموو ئەوانە دەڵێ نوقمی گەندەڵی بووە. پرسەکە ئەمەیە، ئایا دەرکردنی یۆنامی یان کشانەوەی یۆنامی
جارێکی تر وان ناکا پێکدادان لە عێراقا دروست ببێ و عێراق بکەوێتەوە ژێر بەندی حوتەمی یاسای نەتەوە یەکگرتووەکان. با ئەوەشمان بیر نەچێت کە بوونی نەتەوەیەگرتوەکان یۆنامی بە گوێرەی بڕیاری نێودەوڵەتی بووە. نەتەوەیەگرتوەکان ئەو بڕیاریان دەرکردووە کۆتایی هاتنی ئەو نێردەیە لە مانگی ئایاردایە کە ئێمە ئێستا لەو مانگە دەین و تاکو ئێستاش داوایەک نەکراوە لەلایەن وەزارەتی دەرەوەی عێراق کە نوێنەرایەتی حکوومەتی عێراق دەکات بە شێوەیەکی فەرمی داوای درێژکردنەوەی ئەرکی نێردەکەی نەکردووە. من پێم وایە کە درێژکردنەوەی ماوەی یۆنامی ئەوە پیشان دەدات کە زۆرێک لە لاوازی هەبووە، بەڵام ئێمە ئێستا لە حاڵەتی توانایی داین بوو دەتوانین کۆنتترۆلی بارودۆخەکان بکەین. ئەوەی کە سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت ئێستا گەندەڵی تێدایە و گەندەڵێکی زۆریشی تێدایە، واتای ئەوە دێت کە حکوومەت ئەم بابەتەی تێبینی کردووە دەیەوێت چاودێری دەکەم، بەواتای ئەوە نایەت کە لاوازیەکێ و ناکرێت هیچ بکەین، بەڵکو دەیانەوێت هەنگاو بنێن بۆ ئەوەی بەشێک لەو پرسانە چارەسەر بکەن. وم پێشم وایە زۆرێک لە چارەسەرکردن بۆ پرسەکانی گەندەڵی هەیە بە دیاریکراوی بوونی هەندێک لایەنی نێودەوڵەتی ئەگەر بەڕاستی کاریگەریان هەیە ئەی بۆچی گەندەڵی کەمتر نەدەبووە. بۆی گومان ئێوەش هاوڕان کە گەندەڵی زۆرە لە عێراقدا، بەڵام ئەو گەندەڵیە کە زۆرە بەمانای ئەوەش دێت کە نەتەوەیەگرتوەکانیش ئەرکی خۆ جێبەجێ نەکردووە بۆ ئەوەی بێت و ڕێژەی ئەو گەندەڵ یەکەم بکاتەوە، کەواتە بوونی یۆنامی لێرە ئەو کاریگەری نەبووە. بەڵێ چاودێری هەیە و نەتەوەیەگرتوەکان کاری کردووە، پێشەکاری تۆمار کردووە، بەڵام تەنیا لە چوارچێوەی میدیا و باڵیۆزخانەکاندایە، واتە هیچ ڕێکارێک و چارەسەرێک نەدۆزراوەتەوە. زۆر باشە دکتۆر بەسمە، تۆ بۆ خۆشت باش دەزانی عێراق لە ڕووی ئەمنیەوە زۆر ناسەقام گیرە، تا ئێستاش داعش زۆر کارایە، لە ڕووی ئەمنیەوە دۆخی عێراق زۆر خراپە. بەڵام پرسیارەکە ئەمەیە، عێراق داوای کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا دەکات، ئێستا داوای کشانەوەی یۆنامیش دەکات. گەرانتی چییە ساڵی 2011 جارێکی کە لە عێراقدا دووبارە نابێتەوە پێکدادانی نێوان شیعە و سوننا و لایەنەکانی تر دروست نابێت؟ بەدڵنیاییەوە من دەمەوێت بە لە هەموو شتێک ڕوون بکەمەوە. چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانی یاخود هێزەکانی ئەمریکا بە هیچ زۆرێک لەوە ناچێت کە کۆتایی بە ئەرکی نێردەی نەتەوەیەگرتوەکان بهێنرێت. بۆیە بابەتەکە لێرە بابەتی بوونی سەربازی وڵاتانی دیکێ لە نێو عێراقدا ئەمە بە ئازادی تەواو بە عێراق دەدات کە چۆن لە نێو وڵاتی خۆیدا مامەڵە بکات. ئەرکی نەتەوەیەگرتوەکان لە بەرامبەردا بۆ یارمەتیدانی گەلی عێراقی و نەتەوەکانی عێراق بووە بۆ هەنگاونان بەرەو دیموکراسیەتێکی سەقامگیر. من پێم وایە کۆتایی هاتنی ئەرکی یۆنامی لە عێراق و درێژش ناکرێتەوە ئەو ئەرکە، بەڵکو گەیشتۆتە ئاستی پێویستی لە ڕووی تێچووی ئەو نێردەیە و پێداویستەکانی ئەو نێردەیە ئیتر پێویستێک نەماوە کە بمێنێت. ئەگەر حکوومەتی عێراقی داوای لێ کردبێت بە هەماشە، بەڵام هێزەکانی ئەمریکا ئەمە داواکاریەکە کە هەموو لایەک دەزانن گەلی عێراق زۆرینەی لەگەڵ ئەوەدایە و ئەمە داواکاریەکە پێوەستە بە سەروەری عێراقدا. ترسێک هەیە لەوەی هەندێک لایەنی توندڕە و ئەم بۆ شایی ئەمنیە بخۆزنەوە، ئەمە شتێکی دروستە و ئێمە ئەمە دەزانین، بەڵام حکوومەتی عێراقیش لە بەرامبەردا خۆی ئامادە کردووە و هێزەکانی هاوپەیمانی هێزە ئەمریکانی عێراقیان ڕاهێنان پێ کردووە بۆ ئەوەی بتوانن کە بارودۆخە بگەرنە دەستووە سیستەمی عێراق بپارێزن. بەڵام ئایا زەمانەتێک هەیە بۆ ئەوەی هەندێک کێشە نەگەڕێنەوە بە دیاریکراوی کێشەی تایفی و مەذهبی و ململانێ و هەندێک کێشەی تیرۆریستی؟ هیچ زەمانەتێک نییە بۆ ئەوەی ئەم شتە دووبارە نەبێتەوە. بەڕاستی من ناتوانم بڵێم کە زەمانەت هەیە و بە پێداگیری و قسە بکەم، بەڵام پێشبینی بە باش و بە خراپ هەیە. پێویستە ئەم پێشبینیانەمان لەبەرچاو بێت و پێویستە ئەوەشمان لەبەرچاو بێت. پێویستە حکوومەتی عێراق شتەکان لەبەرچاو بگرێت و ترس و هەڕەشە و مەترسیەکانی لەبەرچاو بێت و گومانی لایەنە سیاسەکانی لەبەرچاو بێت و ئەوەش لەبەرچاو بگرێت کە خەڵک و گەل داواچی دەکات. بۆیە ئێستا لە قۆناغی هاوسەنگیدا. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر بەسمە ئەوقاتی شارەزای سیاسی
ڕاستە خۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.